تورکیا یەکێک لە قەیرانە ئابووریە گەورەکانی مێژووی خۆی بەخۆیەوە دەبینێت. ئەمساڵ بەهۆی ئەم قەیرانە قوڵەوە کە قەیرانی ئابووری لە لووتکەدایە و ئابووری تورکیا گەیشتۆتە خاڵی داڕمان. لیرەی تورکی بە ڕێژەیەکی بەرچاو بەهاکەی لەدەستدا. دەوڵەتی تورک لە ساڵی 2015ەوە جارێکی تر شەڕی دژی تەفگەری ئازادی کورد و گەلی کورد چڕتر کردەوە. لەبەرەوەش ئابووری تورکیا بە تایبەت لە دوای ساڵی 2018ەوە دەستی بە دابازین کرد. ئەمەش بۆ هۆی زیادبوونی برسێتی و هەژاری. دەوڵەتی تورک نەکرد ئابووری، بەڵکو دیبلۆماسی و سیاسەت و وەرزش و فەرهەنگ و پەروەردە و میدیاکانی بە تەواوی بەپێی سیاسەتی شەڕدا ڕشتووە. خۆی لەگەڵ شەڕدا ڕێخستووە و دەوڵەتی گەیاندۆتە لێواری وێرانکاری. لووتکەی ئەم سیاسەتەش کە لە ڕێگەی شەڕەوە وڵات بەڕێوە دەبات، کۆتایی بە هاوپەیمانی ئاکەپە و مەهەپە دەهێنێت. ئابووری جەنگ چییە؟ ئابووری جەنگ بریتیە لە دەستگرتنی دەوڵەت بەسەر هەموو سەرچاوەکانی ئابووریدا. پێداویستیەکانی سوپا لە لای دەوڵەت کاری لە پێشینەیە. دەوڵەتی تورک بۆ ئەوەی کێشەی کورد چارەسەر نەکات 40 ساڵە ئەم شێوازە پیادە دەکات. پەیڕەوی لە سیاسەتی ئابووری سوپا و سەربازی و جەنگی دەکات. لە راپۆرتێکدا کە لەلایەن توێژەر عیزەت ئاکیۆل نووسەری پەیمانگای پێشکەوتنە دیموکراتیەکان کە بارەگا سەرەکیەکەی لە لەندەنە ئامادەکراوە باز لەوە کراوە. تورکیا لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بەوەی پەسەندکردنی سیاسەتی ئەمنی لە چارەسەرکردنی پرسی کووردا 3 تریلیۆن دۆلاری لەدەستداوە. لە هەمان کاتدا ئەم شەڕە ڕێگەی لە بەردەم تورکیادا خست کە بە قەبارەی لە 122.52 ببێتە خاوەن ئابووریەکی گەورەتر. بەپێی راپۆرتێکی ساڵی 2015 کە لە گۆڤاری دارایی و گەشەپێدانی سندوقی دراوی نێودەوڵەتی بڵاو کراوەتەوە، تورکیا بەهۆی شەڕەوە لە 3 لە سەرچواری ئەو وەبەرهێنانە نێودەوڵەتیانە بێبەشە کە ساڵانە دەتوانێت وەری بگرێت. وەبەرهێنانی بیانی با بڕی 378 ملیار دۆلار کە دەیتوانی بێتە ناو تورکیاوە. بەهۆی ئەم شەڕەوە ڕویان لە تورکیا نەکرد و شوێنی کارەکانی خۆیان گۆڕی. مێحمەد شیمشێک جێگری سەرۆکوەزیران کە لە هەمان کاتدا وەزیری دارایی بوو تێچووی شەڕەکەی بە 350 ملیار دۆلار خەمڵان. بەڵام لە ڕاستیدا کاتێک ئەو دەرفەتانە لە بەرچاو بگیرن کە بەهۆی شەڕەوە لە دەست دراون دەگاتە 1 تریلیۆن دۆلار. ساڵانە سیاسەتمەدارانی تورکیا تێچووی ئابووری جەنگ دەهێنە بەرنامەی کارەوە. لە ساڵی 2007 سەرۆکی ئەنجومەنی نیشتمانی تورکیا کۆکساڵ تۆپتان تێچووی شەڕی تورکیای بە 250 ملیار دۆلار و وتەبێژی حکوومەت جەمیل چیچەک ساڵی دواتر بە زیاتر لە 300 ملیار دۆلار و فاروق چەلیک لە ئەیلولی 2011 بە 400 ملیار دۆلار ڕاگەیان. لە ساڵی 2013دا ئەردۆغان سەرۆکوەزیرانی ئەو سەردەمە ئاماری تێچووی ئەم شەڕی بە 300 ملیار دۆلار ئاشکرا کرد. لە ساڵی 2019دا لە وتارێکدا نومان کورتولوش باسی لەوە کرد تێچووی شەڕ بۆ وڵات 2 تریلیۆن دۆلارە. دەوڵەت باخچەلی لە وتارێکدا کە لە 29 تشرینی دووەمی ساڵی 2019دا پێشکەشی کرد هەڵوێستی حکوومەت سەبارەت بە پێنەدانی موچەی هاوڵاتیانی خانەنشینی ئەو وڵاتە لە یاسای خانەنشینەوە ڕاگەیاند. نمونەی ئەو ئۆپراسیۆنە ناوخۆیی و دەرەکیانەی هێنایە پێشەوە کە تورکیا ئەنجامی دەدات و بیانووی هێنایە پێشەوە بۆ پێنەدانی موچە بەسەر هاوڵاتیانی خانەنشیندا. هەر لە وتارەکەدا ئاماژەی بەوەدا بەبێ زیان مانەوە و سربەخۆیی ئێمە ناتوانرێت بپارێزرێت و بەرگری لێ بکرێت. بەرەنگاربوونەوەی تیرۆر باجێکی هەیە، بەم نرخە دەبێت بەرگە بگرین بۆ ئەوەی بەردەوام بین. ئەوانەی لە ئابووریدا گەمژەیی دەکەن نەتێچووی شەڕەکە و نەبۆمبەکە دەزانن و قسەی بێمانە دەکەن. نرخی ئەو شەڕەی کۆتایی بە ئاکەپە و مەهەپە دەهێنێت. سوپای داگیرکەری تورک ڕۆژانە 15 هەتا 20 جار تەنانەت هەتا 30 جار
چەکی کیمیایی و چەکی ئەتۆمی جۆری تاکتیکی بەکاردەهێنێت. ڕووبەری ئەو ناوچانەی کە ئێستا لە زاپ و ئاڤاشین و مەتینە شەڕی تێدایە، ڕووبەرێکی زۆر فراوانە. لەبەر نەبوونی ڕێگای سەرەکی و زەمینی، دەوڵەتی تورک بۆ پاراستن و بردننی خۆراک و کەلوپەلی سەربازی بۆ ئەفسەر و سەربازانی سوپاکەی بە شەو و ڕۆژ لە ڕێگەی بۆردومانکردنی ناوچەکەوە. هەندێک ڕۆژ ژمارەی بۆردومانەکان دەگاتە 1520 جار. موشەکاوێژی تۆفان گەردەلول. موشەکاوێژ لە یەک کاتژمێردا نزیکەی 240 بۆ 250 موشک دەهاوێژێت. ئەم موشەکاوێژانە تەنیا بۆ ماوەی 2 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا دەتوانن موشک بەهاوێژن کە تێگڕا دەکاتە 500 موشک. لەم هەڵمەتە داگیرکاریانەدا ئەگەر 100 موشک بەهاوێژێت، نرخی هەر موشکێک 2500 دلار بێت. ئەوە تێگڕای نرخی موشەکەکان 250,000 دلار دەکات. خەرجی ساڵانەی دەکاتە 50 ملیۆن دلار کە بۆ هەر مانگێک دەکاتە 4.1 milyon dolar. Efendim Türkiye'nin problemi çok fazla finansal لە کتێبی بژی کۆمار بمرێ کۆیلایەتی ڕۆژنامە نووس و نووسەر جونێد ئاکمان کە خۆی نووسەری کتێبەکەی دەپرسێت نرخی یەک فیشەک چەندە و ئەمانەی خوارەوە دەردەبڕێت. نرخی موشەکی موشەکاوێژەکان لە نێوان 300 بۆ 5,000 دلار دەتوانن لە خولەکێکدا 6 بۆ 8 موشک بتەقێنن. ئەگەر لە ماوەی 2 کاتژمێردا لە هێرشێکی ئازمام ناوەندا بەکار بهێنرێت، خۆت تێچوونەکەی لەبەرچاو بگرێت. تێچووی هەر موشکێک کاتێک لە موشەکاوێژەکەەوە دەتەقێنرێت ساڵانە لە 50 ملیۆن دلار نزیک دەبێتەوە. ئەگەر لە یەک هێرشی فراواندا لە بەرچاوی بگرین و 100 موشک هاوێژ بەکار بهێنرێت، ئەوە تێچووی موشەکاوێژەکان 5 ملیارد دلار دەبێت لە ساڵێکدا. ئەگەر لە هێرشی داگیرکاری ئاز بچووکدا 20 موشک هاوێژ بەکار بهێنرێت و ڕۆژانە تەنها 2 کاتژمێر بەکار بێن، ئەوە تێچووی 300 ملیۆن دلارە. ژمارەی موشەکاوێژەکانیش لە هێرشی داگیرکاری ئاز گەورەکاندا کە بەکار دەهێنرێت دەگاتە 300 موشەکاوێژ. خەرجی فڕۆکەی F-16. خەرجی یەک فڕۆکە بێ هاوشتنی بۆم 25,000 دلارە لە یەک کاتژمێردا. خەرجی یەک فڕۆکە لەگەڵ ئەنجامدانی بۆردومان 65,000 دلارە. بۆ فڕینی فڕۆکەیەکی F-16 بۆ ماوەی یەک کاتژمێر لە ئاسماندا تەنها تێچووی سوتەمەنی فڕۆکەکە 1 ملیۆن دلارە. بۆمبێکی ئاسایی کە لەلایەن فڕۆکەیەکی جەنگیەوە فڕێ دەدرێت نرخی 2500 دلارە. لە ماوەی یەک ساڵدا نرخی فڕۆکەیەکی F-16 بە هەموو پێداویستیەکانیەوە لە فڕۆکەخانەیەکدا لە نێوان 800,000 دلار بۆ 2.5 ملیۆن دلارە. ئەو چەکانەی سوپای داگیرکەری تورکیا زۆرترین کات بەکاریان دەهێنێت. MK-81 262 دووری یەکێکە لەو بۆمبانەی زۆرترین کات بەکاردێت و کێشی 119 کیلۆیە. بۆمبی MK-82 500 دووری جۆرێکی ترە و زۆر بەکاردێت کە کێشی 227 کیلۆیە و خەرجیەکەی 26,000 دلارە. MK-83 1000 دووری بۆمبێکی ترە و 460 کیلۆیە. بۆمبی MK-84 2000 دووری 930 کیلۆیە. نرخی ئەو بۆمبەی فڕۆکەیەکی F-16 بەکاری دەهێنێت 3100 دلارە. نرخی یەک بۆمبی لەیزەر 28,500 دلارە. نرخی یەک بۆمب لەو جۆرە بۆمبەی کە وێرانکارێکی گەورەی لێ دەکەوێتەوە 35,000 دلارە. هێلیکۆپتەری شەڕ. خەرجی یەک کاتژمێر
هێلیکۆپتەری جۆری T-129 ئەتاک و سکۆرسکی $10,000 ئەگەر ڕۆژانە 20 هێلیکۆپتەر بەکار بێت دەکاتە $200,000. هێلیکۆپتەری جۆری MKEK 12.7 دژەفڕۆکە لە یەک جاردا 500 گول لە دەهاوێژێت، نرخی هەر گول لە یەک $10. ئەم جۆرە هێلیکۆپتەرە ڕۆژانە 15 بۆ 20 جار دەفرێت، خەرجی گولەکانیشی $150,000 بۆ $300,000. بۆیە ئەو شەڕەی 40 ساڵە لە جی کورد و بزوتنەوەی ئازادی بەڕێوە دەچێت. دەرەنجام و زەرەر و زیانی قورسی بۆ تورکیا هەبوو. یەکێک لە یاساکانی دەسەڵاتداربوون لە تورکیا ئەوەیە حکوومەتێکی جەنگی بێت. حکوومەتی ئاکەپا وەک درێژەی ئەم شەڕە ڕۆڵی حکوومەتی جەنگ دەگێڕێت. بۆیە ئاکەپا هەمیشە نرخی ئەو شەڕە دەدات و سیاسەتی جەنگ بەڕێوە دەبات، چونکە خاڵی سەرەکی کە ئاکەپا خۆراکی پێدەدات شەڕە. بەڵام لە ئێستادا حکوومەتی ئاکەپا تووشی داڕمانێکی کەمیۆنە بۆتەوە. هۆکاریەوەی کە ئاکەپا ناچار بوو ڕوبەڕووی مایە پوچبوونی ئابووری زۆر خراپتر بێتەوە لەو وڵاتانەدا کە چوونەتە ناو شەڕەوە، ئەوەیە کە سیاسەتی جەنگ و ئابووری جەنگ پیادە دەکات.